ئەو جۆرە قسە پوچانەی کە دەکرێ مسلمان نابێ لە خوا ترس بێ، مسلمان دەبێ بەس خوای خۆش بوێ، خۆشویستنی خوا وات لێ بکە. ئەمە قسەیەکی پوچ و بەتاڵە. ترس و خەوف، خۆشویستنی خوا و ترسان لە خوا وەکو دوو باڵوان بۆ باڵندە. چۆن باڵندە بە باڵێک نافڕێ، ئینسانیش تەنها بە خۆشویستنی خوا بەرەو خوا ناچێت و ناتوانێت بەرەو خوا بڕوا لەسەر ڕێگای ڕاست. خۆشویستنی خوا وات لێ دەکا فەرمانەکانی جێبەجێکەی، ترسان لە خوا وات لێ دەکا لە حرامەکان خۆت بە دوور خەیی. ئینسان کە مەترسی شتێکی نەبێت ناچێت خۆی لە کۆمەڵێشت بپارێزێت. ئەمڕۆ لە دنیادا مەترسی قانون و سزا و مەحکەمە و مەترسی خەڵکێک کە سزات بداتەوە زۆر شتەیە نایکەی کە نەفسیشت حەزی لێتی. دەبێت ترسان لە خوای پەروەردگار زیاتر بێ لەوەی کە لە خەڵک دەترسین. وامان لێ بکا کە خۆمان بپارێزین لە هەر شتێک کە خوای پەروەردگار پێی ناخۆشە. پەروەردگار دەفەرمێ ئەتەخشەونەهم فالله أحق أن تخشوه إن كنتم مؤمنين. ئێوە لە خەڵک دەترسن، خوای گەورە شایستەترە کە ئێوە لێی بترسن ئەگەر ئێوە ئیمانتان هەبێ. چۆن هەر یەکێک لە ئێمە کە کەسێکی لێوە دیار بێ خراپە ناکە بۆ دەترسێت، ئەی بۆ کە خوای گەورەمان لێ دیارە و دائیمەن دەمان بینێ بۆ ئێمە خۆمان لە گوناه نەپارێزین. یەکەم دوعا و پاڕانەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بوو بۆ خۆی و هاوڵانی خوای گەورە ترسێک بخەیتە دڵمانەوە، ئەوەندە ترسی خۆتمان بەنسیب بکەی کە بمانگێڕێتەوە لە گوناه و تاوان. هەر کاتێک ترس هەبوو ئەو ئینسانە بەختەوەرە پارێزراوە کە ترسی خوا لە دڵی کەسێکدا نەما بەرەو خراپە دەڕوا خوا پەنامەندا.